هێژە لەسەر ڕەوشە باکووری کوردستانی و تورکیا باوەیەکی گشتی هەروەسا کوشتنا تارەلچیژی ئەبوبەکر کاروانی شارەزەدە کاروبارên تورکیادا بە ئاوەیەکی زیندی لە ستۆدیۆنمە تەبلی بولتەن ئامد. کاگا بەگرم کاتت باش سپاس بۆ بەشداریکردنت کوشتنی تارەڵچیان بڵێن پارێزەرێکی ناسرااو لە تورکیا تەنانەت لە ئەوروپاش کە بە حکومەوەی ئەندامی سندیکای پارێزەرانی ئەوانیش ئەمە سەرەتای قۆناغێکی مەترسیدارە لە باکووری کوردستان و لە تورکیا دەست پێ دەکا؟ بڵێ بەناوی خوا پێم وایە قۆناغە مەترسیدارەکە بە خستنە خوارەوەی فڕۆکە رووسیەکە دەست پێەکە ئەم ڕووداوی ئاڵچیش کە ئیدانیاکرێکە کەسایەتێکی بۆ جۆرە ترۆ بکرێت لە ناو شاری ئەمەدا پێم وایە ئەیانەوێ خەڵکێک ئەیانەوێ سەرەتایەکی قۆناغی نوێ لە باکووری کوردستانە دەست پێ بکە لە بیرمان نەچێ ئێستا کوردیەکەی لە قۆناغەکە بە چاراستەیەک کاکە ئەبوبەکر لە نێوانە و بلۆگبەندیانەی کە لەسەر راستی دنیای دروست بووە یەکێ لەو هێزانەی کە لەم چوارچێوەیە چاوی تێبڕاوە کوردەکانی باکوورە لەبەرەوە ئاسایی هەوڵ بدرێ دۆخێکی نوێ لە باکووری کوردستانە بهێنرێتە دی کەوا بێتە پێرچاو قۆناغێکی نوێە وەشتی چۆنایەتی نەوعیتیان جام بدرێ بۆی کە هەموو ئەوراقەکان تێکەڵ بکرێن و دۆخێکی تازە لەو قۆناغی بێتە دێ هەرچۆنە بێمەرج نییە سەرەتای قۆناغێکی نوێ بێ بەس سەرەتای قۆناغێکی نوێ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە دراوسەکانی تورکیا دەستی پێکردووە لەبەرەوە بمانە و نەمانەوێت ئەمە هەندێک ڕنگدانەوەی بەناو بۆ سەر ناوخۆی تورکیا و کوردستانی باکوور و تەنانەت بەشەکانی تری کوردستانیش بە تایبەتی باشوور و خۆراوا بێ لە باکووری کوردستان ئەو بارودۆخە ئێستا دروست بە لە زۆرێک لە ناوچەکان بارودۆخی ناسای ڕاگەیەندراوە هاتن و چۆن نییە خەڵک ڕۆژانە دەکوژرێت هەنی هۆکاری دروستبوونیان بارودۆخە چه ئامانجێکی لە پشتەوەیە تورکیا دروستکەریەتی یاخۆت وەک دەوترێ پەکە کە دروستکەری قۆناغەکەیە بە بڕای من وەک چاودێرێک وەک لێ کۆڵێرە وەک لێ شێکەرەوەیەکی سیاسی کە لە نزیکەوە چاودێری بارودۆخی تورکیا کەم پێم وایە ئەم ڕووداوە دابڕاو نییە لەو دۆخە تازەی دوای هاتنی رووسیا بۆ ناوچەکە و بە تایبەتی تر دوای خستنە خوارەوەی فڕۆکەکە هەیە پێم وایە خەڵکانە گەیانەوێ کە سوود لەم بارودۆخە سایکۆلۆژی سیاسی سەربازە نوێ وەرگرن بۆی کە باری ئاسایی لە تورکیا تێکچێ پرۆسەی هەشتی نەبوژێتەوە لێکترازانێک لە نێوان کوردەکان و تورکەکانە جارێکتر بێتەکایەوە جگە لەوەی کە ئاستەنگ بۆ حکوومەتی تازەیە کە پە دروست ببێ هەروەها کوردیش هاان بدرێ بە شێوەیەکی تر مامەڵە بکە و لە دۆخێکی ترە داوای مافەکانی خۆی بکە بۆیە دابڕاو نییە لە مۆکارانە بە بڕای من پەکەکە بەرژەوەندی لەوەیان یە کە شتێکی وا بکە حکوومەتی تورکیاش بەرژەوەندی لەوەیان یە کە شتێکی وا بکە بە دووری نازام لایەنی سێەم لەو لایەنانەی کە ئێستا هاوپەیمانی بەشارە سەدن لەوانش ڕووسەکان و هاوپەیمانەکانیان بە جۆرە لە جۆرەکانیان بەرژەوەندیان لە هەڵایسانی دۆخی کوردستانی باکوورە هەبێ بەو سیفەتێک کە کورد تورکیا ئێستا یەکێ لە کێبڕکابرە هەرێمایەتەکان و نێودەوڵەتیەکانی خۆیانە بەڵام ئەگەر بەو شێوازە بێنیا و هەموو هاوڵاتیانە دەکوژرێن لە باکوور هەتا لە بڵین لە قەرەش لە ماوەی ڕابردوودا ئەگەر لایەنی سێم بێ کەواتە تورکیا لە ڕووی ئەمنیەوە بۆچی ناتوانێت ئەمنیەت دابین کاتوە بۆچی ناتوانێت ناوخۆی تورکیا بپارێزێ لەو گرژ و ئاڵۆزیانە تا ئێستا هیچ کەسێک دەستگیر نەکراوە لەسەر زۆرێک لە ڕووداوانەی ڕابردووی پرسۆز بەیان ئەنقەرە بەیان ئامەد بێ تەقینەوەکانی ئاماد ئەگەر بە بڕای منەوە دوو پرسیارە زۆر پەیوەندیان بەیەکەوە نییە ئەکرێت تورکیا نەتوانێت کۆنتترۆلی بارودۆخی وڵاتەکەی خۆی بۆ جۆرێک کە پێویستە بکە کۆنتترۆل نەکردنی بارودۆخەکان تا ڕادێ ئێستا نیمچە جیهانیە بە تایبەتی لە بەردەم میکانیزمەکانی ئیشکردنی ترۆری جیهانیە ئێمە بینین پاریس چی لێ دێ لەلایەکترەوە ماوەیەکتر بەلجیکا تێنێ دێ کاتێک ئەمریکا چی لاتووە وڵاتانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەک اختراق کراون ئێستا کون و کەلەبەری ئەمنی زۆرە بۆ ئەوەی هیچ وڵاتێک ناتوانێت تا ڕادەی ساسا بتوانێت پازگاری لە دۆخەکە بکە بەڵام ئەوە حەقی ئێمەیە و حەقی کەسوکاری ئاڵچیە و حەقی چاودێرانی سیاسیە کە حکوومەتی تورکیا بخەنە بەردەم لێ پرساویەوە کە ئەبێ تاوانباری دوای ئەم ترۆرە ئاشکرا بکرێت چێن ئەوەی من گوێم لە ئەحمەدداوە دۆغڵۆ گرت کە جددی بوو لەوەی کە لێکۆڵینەوە لە دۆخەکە بکە و مەترسێکی زۆر بە لێدوانەکانەوە دیار بوو کامە پیلانێک بێ دژی تورکیا کە لە ئامەدەوە دەستی پێکرد بێ و دوو ئەگەری خستە بەردەم یەکێکیان کە بە گولەی وێڵ لە نێوان ئەو پێکدادانەی لەو کاتای لەوێ دروست بوو سێمیشان
دووەمیشانەوەی کە خەڵکانێک ئایا ئەنج ئەوان بەشێکیان هەندێک جار پەکەکە تاوانبارەکەن هەندێک ناوەندی خودی نزیک لە دەوڵەتیشەوە لایەنێکی سێم تۆمەتبارەکەن لە هەموو حاڵەتێکەوە دەوڵەتی تورکیا ئەرکێتی کە تاوانباری پشت ئەم ترۆرە قێزەونە لە تورکیا ئاشکرا بکەن. مامەڵای کورد لەگەر بارودۆخەکە بە تایبەت هەدە بە کێسە چوتە پەرلەمانەوە هەروەها پەکەکە لە قەندیلەوە دەبێت چۆن بێ بەتابێت مەسەلەی پرۆسەی ئاشتیە کە ئێستا بەرەو نەمان دەڕوە. بڕای منە بێ سوود لەم بە ڕووداوە نەخوازراوە و لە شەهیدبوونیم تێکۆشەرە قانونخوازە مافخوازە وەرگرن بۆ ئەوەی جارێکی تر بیسەلمێنن کە توندوتیژی بە دوایە دێ و خەڵکەیەکی ئاشتی خواز مافخواز چاکسازی خواز لە کۆمەلگای ئەبنە قوربانی و دەوڵەتی تورکیا پێویستی بە عەقدێکی سیاسی و کۆمەڵایەتی نوێ هەیە جارێکترە بێ پرۆسەی سیاسی و ئاشتەوایی لە وڵاتەیە ببوژێتەوە ئەبێ سوود لە بوونی هێزێکی کوردی لە ناو پەرلەمانە وەرگیرێ بۆ ئەوەی چوارچەوەیە بۆ چارەسەری کێشەی کورد لە وڵاتەیە دابدرێ و هەمویان بچنە ناو دۆخێکی نوێوە کورد ئامادە نەبێ بەم جۆرە درێژە بە ژیانی خۆی باوە تورکەکانیش زەمینە سازکەن بۆ چارەسەرێکی ئاشتی پێم وایە تورکەکان و کوردەکان و پەکەکە و هەدەپە و هەموو ئەوانە ئەبێ ئەمانە بەکاربێنن بۆ دووبارە بوژانەوەی پرۆسی ئاشتی و دەستکردنەوە بە گفتوگۆ بۆ دیزۆنیەوەی چارەسەرێ هەم بۆ کێشەی کورد هەم بۆ دیاردەی توندوتیژی و دژایەتی ترۆر وەک هاوپەیمانێتێکی نیشتیمانی لە چوارچەوەی تورکیا. کاکە بووبەکر لەسەر کێشەی کورد و چارەسەری دەگەڕێمە وڵات بەڵام پامنێرمان لە ئامەد لەگەڵمان دەبێ بۆی زیاتر زانیاری لەسەر بارودۆخی ئامەد وەربگرین دەمباش سەفدا دناهدا ڕەوشە ئامەد چاوای ڕێوەڕسمێن بەشارتنە تایر ئەلچی بداوی بوو. لە پارقا کۆشیۆلی بداوی بوو نەهاژی بمەشێ بەرێ گۆرە گوندێ نو دچن لێ دەرێ ئەوێ وەرێ وەشارتن gelek kes beşdarî em bêjin merasîma koşiyolî bûbû ji Partiya Demokratîka Gelan Selahattin Demirtaş jî li wê derê amade bû ji CHP jî dîsa cigîrê serokê CHP Sezgin Tanrıkulu jî amade bû gelek parêzgerên Amedê û bajarê em bêjin aliyê Rojavayê Tirkî jî îro gêştibûn Amedê niha bervî wek me got bervî ji bo veşartina tirba serokê Baroya Amedê Tahir Elçî bervî gora gundê nû çûn. Selahattin Demirtaş axifî di merasîma em bêjin Parka Koşiyolî de balkişand ku got kuştina Tahir Elçî ne devlete bêdewlet bûne bi rastî kuştina Tahir Elçî bêdewlet bûne sedem ev ku hatiye kuştin got xeynî Selahattin Demirtaş şaredariya bajarê mezin ev serokê şaredariya bajarê mezin Fırat Anlı jî axaft û her wiha jina hevjina Tahir Elçî jî bi zorê axaftinekê kir û êdî cenaze bervî veşartinê bervî çû aliyê gora em bêjin ku gundê nû lê berî were veşartin li wê derê li mizgeftê ew ê piştî nimêja nîvro ew ê were rakirin êdî. Belê sevda rewşa nava Amedê ji aliyê ewlehiyê ve çawaye. Li hinek taxa em bêjin ku hê jî alozî berdewam dike bi taybet jî li navçeya nav Sûrê hîn jî derketina derve li wê aliyê qedexeye û operasyon jî berdewam dike do êvarê li Amedê li gelek taxa em bêjin ku çalakvan êrişê polîsa kirin polîs jî her wiha dîsa bi çek û bi bombeyên gazê müdaxeleyê ciwana kirin ciwan li ser riya agir vexistibûn bi kevira bersiva polîsan didan. Alozî niha yani li hinek taxa heye lê bi tevayî heger em yani binirxînin niha piçek aram bûye. Belê sevda bi me re bimîne zê dûra vegerêm cemte kak Ebûbekir proseya aştî li mawayê rabirdû da eger hem layanî Kurdî û hem hawelatyanî Türkîş taradeyekî zor baş dilxoj bûn bo yekê hiç kesek nakujirê xwe narêje lê êsta da proseya aştî kotayî hatû yan derfetek ma boî dîsan proseya aştî we pirsî Kurd beşê we aştiyane dest pê bike. ئەوەندە ئێمە جێمان لە سەرۆگۆزیرانی نوێی تورکیا بێ لە کاتی پێکەنانی کابینەکەیە جارێکتر جەختی کردەوە کە پرۆسی ئاشتی کۆتایی پێ نەهاتووە
بێگومانە کەسێ بڵێ پرۆسی ئاشتی کۆتایی پیاکەوت لە تورکیا مانای وایە یا دژایەتی بوونی کێشەیەکەکە بە ناوی کێشەی کوردەوە یا دژایەتی بوونیەوە کە کام وڵاتە پێویستی بە دووبارە بیناکردنەوەی بەڵام کاکە بەگرامەتەنیا بە قسە دەوتریان لە ئەرزی واقع شتێک ئێمە هێشتا تازە حکوومەت پێکاتوە بێ چاوەڕانی داهاتوو بین بێگومان تەنها بە قسە ناکرێ ئەمە هەنگاوی بەکردەوەی ئەوێ گۆڕاوێکی نوێژ لە تورکیا هەیە کام جارە پارتێک بە ناوی خۆیەوە لە سا دەی تێپەڕانوە و فراکسیۆنێکی نزیکە 60 کەسی هەیە سێم پارتی گەورەی تورکایە بە جۆرە لە جۆرەکان نوێنەرایەتی ئیرادەی کوردەکانی باکوورەکە ئەمەش گۆڕاوێکی نوێیە هەم گۆڕاوێکی نوێیە هەم دەرفەتێکی نوێیە هەم جارێک تریش حکوومەت دەخاتە ژێر بە پرسیارەتەوە بێگومانە بێ هەموو لایەنەکان ڕابردووی خۆیانە بە شێوەیەکی نەقد و ڕەخنەگرانە بچنەوە هەم قەندیل هەم هەدەپا هەم حکوومەتی تورکیا 4 ساڵ پرۆسی ئاشتی هەبوو دەستکەوتی هەبوو کۆمەڵی قازانج بەدیهات زمینە ساز بوو بەڵام نەگەشت بە ئامانجەکانی خۆی ئەبێ بزانن بۆچی نەگەین ڕێگەرە و تێگرێک ڕێگرەکانی بەردەم چی بوون بۆ ئەوەی بە شێوەیەکی بەرچاوڕوونانەتر کامەڵانەتر چوارچێوە دارتر قانونیانەتر لە بیریشمان نەچێ چارەسەری ڕاستەقینە و ڕنگدانەوەی ڕاستەقینەی پرۆسی ئاشتی لە دەستوری تورکایە بەدیەکرێت لە هەموارکردنی دەستورە ئەبێ لە دەستورە کورد شەریک بێ و بە بڕای من کورد ئەبێ بە سەفقەیە لەگەڵ پارتی ئەکەپە بچێتە ناو گفتوگۆوە بۆی داخوازەکانی خۆی لە دەستورە بێنێتە دی وەڵام بەبەشە لە داخوازەکانی ئەکەپە و ئەردوگانی ئەوانیش باتەوە بۆی ئیتر ئێمە لەو مۆدلە کۆنە کەمالیزمە کە تاسە لە دەستورە ماوە ڕزگارمان بێ و عقدێکی کۆمەڵایەتی و سیاسی نوێ و بناغەیەک بۆ هاوڵاتێتی نوێ و بۆ ناسنامەی دەوڵەت و بۆ ناسنامەی نەتەوایەتی دابڕێژین و بەکردەوە تورکیا بەبێ بە وڵاتێکی فرەنەتەوە و فرەئاین و بە شێوەیەکی پلۆرنستانە و فرەیانە بەڕێوە بچێ و لەوێشە کوردەکان ڕەزامەند من لەو دۆخێکە لە دوای گۆڕانی دەستور بۆ خۆیان دروستە بێ جەوهەر دەستورە و ئەبێ کورد لە ئێستاوە خۆی بۆ ئامادە بکە و بە عەقڵیەت و هەناسەیەکی نوێشەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە سەرۆکوەزاری وەزیرانی تورکیا بەردەوام باشی ینی هەتا سەرۆکوماریش بەردەوام باسی مەسەلەی خۆرئاوە و کورد بە تایبەت یەکە بە تایبەت پێیەدە بە تایبەت کە پێیان وایە هیچ بەدەرنیە لەوەی کە ئەوانیش تیرۆرسن و بە تیرۆرسنەوە بنەوە پەکەکەش بە تیرۆرست بنەوە بە لە کاتێکە کورد لە باکوور بە پێچەوانەی لێدوانەکانی ینی ئەم تەدەخڵاتی خۆرئاوە و مەسلەی پرسی کورد و پەکێکە کە باڵی سەربازیە و ڕەنگە بەناڕاستە خۆنێنەری هەدە پێش بێ لە ڕووی سەربازیەوە ئەمە دوو لێدوانی جیاواز بە یەکنین و کێشەکان زیاتر ئالۆز ناکە دژایەتی کورد دروست ناکە بۆ دەوڵەت بەرامبەر بە خۆراوەوە پەکەکە بە بڕای من کێشەی کوردستانی ڕۆژاوە ئەوەندەی کێشەی کوردیە کێشەی کوردی تورکی نییە ئەوەندەی کێشەی ململانەی نێوان پەکەکە و پارتیە کێشەی نێوان کوردی ڕۆژئاوا و دەوڵەتی تورکیا نییە ئەوەنەی دەوڵەتی تورکیا کۆبانێت تۆباران دەکەکە ئەوەندەی کێشەی نێوان ئەنەکەسە و پەیەدەیە ئەوەندە کێشەی نێوان کوردی ڕۆژئاوانی ئێستا کاتی ئەوە هاتووە کوردی ڕۆژئاوان ململانەکانی نێوان خۆی چارەسەرکە ئەنەکەسە پێشمەرگەی ڕۆژاوە لەگەڵ هێزەکانی شەڕڤانانی ڕۆژاوە لە چوارچێوەی دووبارە هەیکەلەیەکی هەیکەل داڕشتنەوەی هەیکەلی سوپای ئەو وڵاتە کە من لەگەڵ فرە هێزیانیم لە وڵاتەیە بەڵامە بێ پێشمەرگە جێ بکرێتەوە ئەنە کەسەش لە چوارچێوەی وەزعی سیاسی ئەوێ جێ بکرێتەوە ئەگەر ئەمە ڕوویدا تێگەیشتن لە نێوان پارتی و پەکەکەش ڕوەدا ئەگەر ئەمە ڕوویدا ئەوەندەی من ئاگادار بم ئەو کاتە دەوڵەتی تورکیا بە ئاسانی مامەڵاکە ئەو کاتە چکم پێی وا نابێ ئەوە پەکەمانە کێشەی ناوخۆی خۆراوە پارتە کوردیەکانن ینی تورکیا هەم لەوێ نیە دراوسەی خۆراوای کوردستانە لە کاتێکە تۆبارانی کۆبانێ شەڕوانان ئەخر کێشەکە ئەوەیە کە تورکیا خۆمانەزانین ئەوە بە بەشێ لە دەرشکراوی پەکەکە ئازانێ ئەمە حەقیقەتیشە بەڵام دڵنیام تورکیا ناتوانێت کە بوونی کوردەکان لەوێ بسڕێتەوە ئەوەندەی من ئاگاداشم لێ مەبەستیشی ئەوە نییە هێندەی مەبەستی ئەوەیە دۆخ پەکەکە بەسەر کۆی دۆخەکە لە کوردستانی ڕۆژئاوایە زاڵ نەبێ خەڵکانێک تریش بەشدار بن لە دۆخەکەیە کە ئەو کاتە تورکیا وەک کوردێکی ناسنامە جیاواز نەکتەنا وەک پەکەکە مامەڵە لەگەڵ خۆراوی کوردستانە بکە بۆیە ئاشتەوایی کوردی لێک تێگەیشتنی کوردی بۆ ئەم قۆناغا بۆ باکوور بۆ خۆرئاوا بۆ باشوور مەسەلەیەکی زۆر حیاتیە بۆ هەموو کورد لە هەموو پارچەکان وەڵامی پرسیارەکەم دەست نەکەوت کارۆن مەبەستم ئەوە بوو کە ئەمە دژایەتی بەرامبەر بە دەوڵەتی تورکیا و نیە نەبوونی نیازپاکی تورکیا لای کوردەکان دروست ناکە لەکوێ ئەو هێرشانەی کە دەکرێنە سەر شەڕبانان ئەو لێدوانانەی دژی یەپەکەوانەکەن لەسەر پرۆسەی ئاشتی مەبەستم بە شێوەیەکی گشتی بێگومان بەشێ لەوەی کە تورکیا بەرامبەر پێدایکە نامەیە بۆ ئەمریکەکان
نامەیە بۆ ئەو وڵاتانێک کە یارمەتیەمانەدا بۆ خەڵکێکی تر و نامەیە بۆ پەکەکەش لە ڕاستیە ئەم مەلەفی کوردستانی باکوور و خۆرئاوا زۆر قورسە لە یەکتریان جیاکەیتەوە زۆر گرنگ بوو شەڕ لە کوردستانی باکوور دروست نەبێتەوە بۆی کوردستانی خۆرئاوا زیاتر هەنگاو بنێت بەرەو پێشەوە یعنی درێژ دووبارە بوشانەوەی پرۆسی ئاشتی لە باکوور لە قازانجی بەرەو پێشوونی پرۆسەی سیاسی کوردەکانی خۆرئاوایەیە ئەمانە بەیەکدیا چوون تورکیاش بە بڕای من هێندەی وەک دیعاەن بەسەلەی ترۆر بەکارهێنێ ئەوەندە بەکردەوە مامەڵی ئەوە ناکە لەبەرەوە بەکردەوە مامەڵە لەگەڵ سەرکردەی پەکەکە و پەکەکەشەکە و لەگەڵ پێدەشەکە لە ڕابردووە کردوێتی وەک لایانی سیاسی بەڵام بۆ پروپاگەندەی سیاسی و هەڵوێستی سیاسی و فرۆشتنەوە بەملاولا وشەی ترۆریش بەکارهێنێ ئەگینا بەکردەوە مامەڵی ترۆریستیان لەگەڵا ناکە. بەڵێ دەگەڕێمە وڵات سەفدا دخوازم ژعالی ئەولەهیە دناڤ ئامادێدا ڕێوجێن ئەولەهیەن تون هاتنە ئەگرتن یانژی هیچ مەشێک لێ دانێ ئێواری دەرباز دەبە لە ئامادێ؟ مراد مش جبو جنازه هي يعني نكو يعني ام بجنكو وك بروتستو لي خوازاتي د جنازه دي جي اف بروتستو تكرين جالك سلوغان هاتن افتن هناك جي يعني هناك جوانين ام بجن ي بارتي لي جي لودري سر هم جبو PKK جو هم جبو عبد الله öcalan سلوغان افتن او شهید نامرن گوتن هلبت ام بجنكو يعني çalakiyên cur bu cur yani jî daxuyaniyên cur bu cur ji aliyên saziyên sivîl ve û ji aliyên partiyên siyasî ve tên dayîn lê çalakiyekê wisa ji bo protesto do êvarê hewla aliyê nexweşxanê yê Salahattin Eyyûbî li wê derê dîsa em bêjin ku çalakiyekê ji bo protesto hebû lê di nav bajêr de niha tu çalakî tune yê piştî em bêjin ku kuştina Tahir Elçî hew hûn jî dizanin ku do yani ji bi roj ji saet 12 dest pê kir heta nîvê şevê ciwan li kolana bûn û êriş dikirin agir vê dixistin. Yani ev kuştina Tahir Elçî bi vê awayê protesto dikirin. Belê Sevda Kaplan û çegana me spas ji bo zaniyerên te li Amedê tevlî bultena me bûyî kak Ebûbekir dîsan de gerê me welat lê seda Emerîka dil nîgeranî xwe sebaret be barûdoxê Tirkiye û azadî raderbirîn azadî mîdya sebaret bi mafekanî mirov nîşan dawe yani em rûdawaneyê li Tirkiye ta çend karîgerî li ser ئەوروپا کاریگەری خراپ و نەرێنی لەسەر تورکیا و هەڵوێستی تورکیا دەبێت لە ئێستادا. بێگومان ئاساییە کە ئەو ڕەخنانە من پێم خۆشە زۆرترین ڕەخنە لەسەر هەموو پێشەرکردنێکی مافی مرۆڤ لە هەموو شوێنێ هەبێ و ئەم مەسەلانە تێکەڵاو بە مەسلەی سیاسی نەکرێ بە تایبەتی ئەو ڕێکخراوانەی کە تایبەت من بە چاودێری مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین لە جیهانە ئەمانە مستاقیتێکی زۆریان هەیە لە ئەم بارەیەوە بەڵام بەداخەوە وڵاتەکان مستاقیتێکی زۆریان نییە لەبەرەوەی ئەم مەسەلەیە تێکەڵ بە ململانەی سیاسی و بەرژەوەندی بەڵام بەشێکی ئەم ڕووداوانە پەیوەندیان بەو سیاسەتەوە نیە کە تێپەڕێ بۆ نمونە بۆ بەرژەوەندی پارتێکیان بۆ تێکدانی بارودۆخێک بێگومان ئەمە بە بڕای من لە دژی ئەکەپەیە و لە دژی حکوومەتی تورکایە ئەمە بە هیچ لۆژیکە قبولی ناکە کە ئەمە لە قازانجی دەوڵەت بێ بۆیە ئەمان ترۆرە پێشێلکردنی مافەکانی مرۆڤە بەڵام چەند لە دژی ئاڵچی بووە چەند لە دژی کەساتێکی کوردی بووە ئەوەندەش لە دژی ئەمن و ئاسایشی ئێستای تورکایە و حکوومەتیەکە پەشە لە ڕاستیە بۆیە پێشێلکردنی مافەکانی مرۆڤە بەڵام ڕەنگە حکوومەت لەوە لێ پرسراوی بێ بۆچی ناتوانێت پارێزگاری لە ژیانی مەسەل خەڵکانێک بکە کەسایەتەکان بکە کە پێویستە حکوومەت لێ پرسراوە لە پارێزگاریکردن لە ژیانی هاوڵاتیان لە هەر وڵاتێکی ئەو دنیاە بێ حکوومەت ناتوانێت یان نایەوێ بیکە ئەوەندێ من بزانم بۆ هەموو حکوومەت هەندێک جار ناتوانێت بیرمان نەچێ ئێستا هێزێکی پەکەکە لە ناو شارەکانیشە هەیە گەنجانی وڵات پارێزی شۆڕژێر کە لە ناو شارەکانە خەندەق لێدەن یعنی شەڕی چەکداری لە ناو شارەکانە هێزی چەکداری کوردی لە ناو شارەکانە هەیە ئەمە جاری وایە شەڕ گەڕک دروستە بێ و سنگەرەکان لە ناو شارەکانە لێدرێ هەموو ئەمانە دۆخێکی تایبەتی لە باکووری کوردستان دروست کردووە بێگومان ڕنگدانەوەی بەسەر ژیانی هاوڵاتیانی شابێ لەو کۆمەلگایە کاتێ پێکدادان لە نێوان ئەو چەکدارانە وارووا هێزەکانی پۆلیسا دروستە بێت بێگومان نەئەمنی دروستە بێ و خەڵک باشەدا لە هەموو حاڵەتێکە ئەو بارودۆخە نەخوازراوە ڕەگوڕشێ و بارودۆخەش لە چارەسەر نەکردنی کێشەی کورد و مردنی لاوازبوونی پرۆسەی ئاشتیە چارەسەر وا لە دووبارە گەڕانەوەی و بوژانەوەیەکی ڕاستەقینەی پرۆسەی ئاشتی و چارەسەرگرنی ڕەگوڕشەی کێشەکان کە نەبوونی چارەسەرێکی ڕاستەقینە و عادلانەیە بۆ کەشەی کوردەکانی باکوور
گواستنەوەی شەڕ لە شارەکانەوە بۆ ناو شارەکان لە ڕێگەی گەنجانی وڵات پارێزەوە بە ناوی ڕێکخراوێکەوە خۆش ئاماژەت پێدا ڕێگە و هەنگاوێکی دروستە خوا بەڕێوەبردننی بەشێک لە شارەکان هەنگاوێکی دروستە سیاسەتێکی دروستە لە بەرژەوەندی کوردایە بێگومانە گەل لە ڕەنگە لە قەدیل پرسی بڵێن ئەمە دروستە بەڵا ئەم ماوەیەش ئەزمون تاقی کردەوە ئەمە چەند مانگێکە ئەزمموی ئەو جۆرە شەڕاکەن و ئەو چەکەی کە ماوە 3-4 ساڵ ئیس لەسەر دروستکردنی کرابوو بەکارات ئێستا بەشە لە سیاسەکانی کوردستان هێزە سیاسەکانی کوردستانی باکوور و چاودێرەکان پیان وایە ئەمە لە قازانجنیە دیارە ئەوانەی لە پشت دروستکردنی شەیانەوێ لە قازانجن ئەمە پێویستی هەم بە لێکۆڵینەوەیەکی زانستی زۆرتر هەم بە دوواداچوونێکی سیاسی باشتریشەیە کە لە چوارچێوەی پرۆژەی نیشتیمانی کوردستانی و بەرژەوەندەکانی دووبارە بژانەوەی پرۆسی ئاشتی و گەیشتن بە چارەسەری بەش بە حاڵی خۆم من لەگەڵ بەکارهێنانی زەبر و زەنگانیم لەگەڵ بەکارهێنانی هێزانیم پێم وایە ناڕژێتە قازانجی بەرەو پێشوونی پرۆژەی نیشتیمانی کوردستان لە کوردستانی باکوور وەک دیدی شخصی خۆم پێم وایە کە ئەوەندەی قورسایی خرێتە سەر و مەسالەیە قورسایی بخرێتە سەر مەسەلە سیاسی و جەماوری و پەرلەمانیەکە و ڕێپێوانی ئاشتی خوازانە و خەباتی مەدەنی ئەوە بەرهەمی زۆرترە بێت لە چوارچەوەی دەوڵەتێکی وەکو تورکیایە. بەڵێ ئەبوبەکر کاروانی شارەزای کاروبارین تورکیادا سپاس ژوە تەویلی بووناتەوە دووبارە